تا بچینە هەڵەبجە نوچەکانی مەوریا حەمەکەریم لە هەڵەبجە دگەلمەدایە وریا سپێدە باش وریا زانیاریان ڕۆژێ لە پارێزگا هەڵەبجە چنە بەڵێ شوان ئەم کاتی تۆ بینەران و ژوانیش باش لە هەڵەبجە ئەمڕۆ لە سنووری ناحیەی بیارە بە چاودێری بەڕێوەبەری ناحیە دەست دەکرێت بە ناشتنی 500 دەمام بۆ سەوزکردنی ڕێگای سەرەکی ناحیەکان وارە ئەمڕۆ لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە دەستکراوە بە کۆکردنەوەی واژوو بۆ نادیە موراد ئەو کچە یەزیدیە بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵ و سەر لێوارەی ڕۆژی ڕابردوو کە من ئێستا لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەم حاڵەتێک لە نەخۆشخانەی فریاکەوتن ڕوویداوە کە بەهۆیەوە بەوتەی بەرپرسانی نەخۆشخانەکە هەندێک زەرەر و زیان لەلایەن نەخۆشیەکەوە گەیاندراوە بە ممتەلەکاتی نەخۆشخانەکە من ئەمەوێ لە زاری خۆیانەوە ئەمە ببیستم بەڕێز گۆران سعیدمان لەگەڵایە کە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتن کا گۆران ئەو ڕووداوەی ڕۆژی ڕابردووچی مەڵێ بەخێر بن ئەو ڕووداوە لە تقریباً دەوروبەری سەعات 4 بووە نەخۆشیێک هاتووەتە نەخۆشخانەکەمان تۆزێک ئازاری سنگ و شتانی هەست پێکرد و داوای دکتۆری کردو ئێمە دکتۆری مقیممان نییە دواتر بە کارمەندەکان پیان و توانە ڕاوەستە تەلەفۆنەکەین بۆ دکتۆری ئەخساییەتە خوارەوە ئەدبینێ خودی نەخۆشەکە چوەتە دەرەوە ئیتر هەندێک قسەی بە کارمەندەکان و تۆ دواتر شوشەی پەنجەرەی خەستەخانەکەی شکاندەوە هەر پزگەکە کەیتە ژوورەوە دواتر هەر نەخۆشەکە خۆی چۆ بۆ عایادەی دکتۆرەکە لە عایادەی دکتۆرەکەیش هەندێک جم و جوڵ و هەندێک قسە و شانە ڕوبەڕووی دکتۆرەکە کراوەتەوە دواتر دکتۆرەکە تەلەفۆنی بۆ من کرد دکتۆری پسپۆڕی هەناوی بوو وتی نەخۆشێکم لایە وەزعی باش نییە بەشکم ئەمبوڵانسێکم بۆ بنێری بینێرین بۆ سلێمانی من هەر هەمان کات ئەمبوڵانسم بۆ ناردۆ لەگەڵ کارمەندێکان نەخۆشەکە ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی بکرێت کە دکتۆرەکە زانیوێتی زیاتر وەزعی تێکچۆوانە هێناوێنێت بۆ ئێرە لێرە هەموو کارێکی پێویستی بۆ ئەنجام درراوە نەخۆشەکە دواتر چارەسەرکردنەکەی بەگوێ گەشتەوە لەگەڵەوەشدا بایکۆتکردنی پزیشکان لە نەخۆشخانەی فریاکەوتن لە کێوە هەیە و پزیشکان بۆچی لێر ئێستا یەکەی پێشوازیکردنی نەخۆش داخراوە ئەوەی کە من تێبینیم کرد چەند نەخۆشێک هاتن لێرە پزیشکان پێشوازیان مەڵێ سەبارەت بە نەخۆشەکە کە هێنراوەتە لای ئێمە لە تەواوی بڵێن دکتۆری پسپۆڕ خۆی لەگەڵی هاتوۆتە خوارەوە ئەوەی کە پێویست بوو بۆی ئەنجام داوە ئیتر ڕۆح و گیانی ئینسانیش لە دەستینە لە دکتۆرایان لە دەستی کارمەندە دواتر نەخۆشەکە کۆچی دوایی کردەوە هەر بە ئەو نەخۆشەی کە هەیەوە سەبارەت بە مانگرتنی پزیشکی نیشتەجێی خولاو تقریبا لە کۆتایی مانگی یەک ئیتر داوامیان بایکۆت کردو لای ئێمە و بەردەوامیشن لە بایکۆت ئەوەی کە لای ئێمە ئەبینرێت تەنها 3-4 حاڵەتە حاڵەتی هەموو ڕووداوەکان بە هەموو جۆرەکانی سوتاوی بە تەواوەتی لەگەڵ جەڵدەی دڵ و جەڵدەی مێشکە هیچ حاڵەتێکی کە نابینرێت ئەوەیشی کە ئەبینرێت ئێمە بە حکومی برادەرایەتی دکتۆری خەڵکی ئەم شارە یانی نەخوارەوە تەکلیف بە تەکلیف یانی نەخوارەوە ناوەکو ئەرک ئەرکی ئەوان نییە خۆشبەختانە تا ئەم دقە هاوکارمان بوون بەڵام ئەگەر ئاوا بڕاتنی کارمەند گەورەترین مشکلەی هەیە لە ناو تەواریە کارمەند هەموو ڕۆژێک معڕەزە بەوەی لێ بدرێت سوکایەتی پێ بکرێت قسەی پێ بوترێت من سوپاسی برادەرانی ئاسایش و پۆلیسەکەم بەڕاستی توانیویانە ینی تا ڕادەیەک کارمەند بپارێزن لە ئەو حاڵەتانە بەڵام بایکۆتکردنی پزیشکان ئەوە ناگەێنێ کە هەندێک هاوڵاتی یاخود نەخۆشەوەی کە سەردانی ئێرەکەن وا بکات و تیژی بەکاربێن بەڵێ بەتەئکید من پێتەڵم نەخۆش حەقی خۆیەتی نەخۆش ئەبێ چاوەڕێ ئەوەی لێ بکرێشتی لەوە گەورەتریش بکات نەخۆش پێویستی بە چارەسەر هەیە بەڵام کە پزیشک لێرە نەبێت هەموو مەشاکیلەکە ڕوبەڕووی کارمەندەکان نەبێتەوە کارمەندیش بە هەمان وەکوشەوە وەکو پزیشک مانی گرتووە بەڵام کارمەند تا ئێستا لە شوێنە هەستیارەکانە هەر بەردەوامە سەرڕای نەبوونی 6 مانگی موچە و سەرڕای هەموو ئەو سوکایەتی کە ڕووڕبێتەوە و هەڕەشە ئەو بابەتانە بەڵام هەر بەردەوامە هەر کارە هەستیارەکانی ناو فریاکەوتن هەر ئەکرێت هەتا ئێمە بڕیارمانداوە تا یەکی سێ هەر بەردەوام ئەبین بەڵام لە دوای یەکی سێوە ئیتر شوێنە هەستیارەکانیش داخرێن تا ئێستا حکوومەت هیچ وەڵامێکی ئەمەی ناوەت و هیچ بەڵێنێکیش پێ نەداوین زۆر سپاس بۆ گۆران سعید بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە شوان ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵێ وریا حەمەکەریم نوچەکانی نارتی لە پارێزگا هەڵەبجە گەلێک سپاس بۆ زانیاریێن تە دێ بچنە